لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. والله من هر پێشۆی بێمە سەر ئەو حەدیسەی، چکە حەدیسەکەی ئەو ڕۆمان ماشەڵڵا زۆر عەجیب و مهمە. ئینسان ئەگەر جێبەجێی کاتن، بەس پێم خۆشەیەک هەڵوەستەی گچکە لەسەر ئەو دوعای ئاخیری کە کەلامی خوایە و کە قورئانە و منهەجی ئینسانی ئیمانداریش دەبی بیت. خوای گەورە تەبارەک و تەعالە موقیفی ئینسانی ئیماندار لە سێ خاڵان دیاری دەکات. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا إنك رؤوف رحيم. یەکەم ئینسان دەبێت لە هەموو کەس زیاتر دڵسۆزی خۆی بێتن. هەموو کەس لەو سەرزەویەی دەبێت بەخوا لە دایکت، لە باوکت، لە خێزانت، لە منداڵەکانت لە هەمان زیاتر دڵسۆزی خۆ بێت. دەبێت هەوڵ دەی خۆ بپەڕینیەوە. ئەگە خۆت پەڕاندەوە، ئەو جا دەبێت دەست درێژکەی خەڵکی دیکەش بپەڕینیەوە دەگەڵە خۆت. ئەنی لە برایەکی لەو شەوانە لە خزمەتیدا بووم، دەیگو مامەستا من هەندە دڵسۆزی خەڵکم، هەموو جارێگەیەکی دەبینم نەخۆشە دوعا دەکەم، دەڵێم خۆیان بەشێکی ئەو نەخۆشەوی بێتە قالبی من. جاگوتم برات و غەڵەتی، ئەو دوعای مەکە، نەخۆشی بۆ بێتە قالبی تو دابەش بیتن. خۆ خوای گەورە تەبارەک و تەعالە وای نەفەرموو هەرچی نەخۆشم کردەگە ئێک نەبێتن نیوەی نەخۆشیەکەی ناوێتە سەر شانی خۆی ئیدیکە شیفا نادەم. نەوەڵە دوعایە شیفای بۆی بکە، بڵێ یا ڕەبی خوای شیفاوی بدەی، ئەمیش بپارێزی لەو نەخۆشیانە یا رب العالمین. ئەوجا ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. زۆر گرنگە ئینسان ئەو خوشک و برایانەمان کە هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، کوڕە هەر لە سەردەمی ئادەمەوە عەلەیهی سەڵات وسەلام بە ئیمانەوە ڕۆیشتون، ئینسان دوعایان بۆ بکات، بۆیان بپاڕێتەوە. خوایە لە هەموو مسلمانانی سەرڕووی زەوی خۆش بیت، چکۆگە هەموو مسلمانانت گوت دایمەن لەوەی حەسریشی مەکەن لە ئومەتی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام، چونکە ئیماندار مسلمان هەر ئەوانە نین کە ئومەتی محەممەدن عەلەیهی سەڵات وسەلام، ئەوانەی پێش ئومەتی محەممەدیش عەلەیهی سەڵات وسەلام، لە دوای هاتنی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام مسلمان و ئیماندار بەس ئەوانن کە بە دوای محەممەد کەوتون عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام پێش ئەوی خەڵکی دیکە ئیمانداریشمان هەن دوعایانیان بۆ بکەین. ئەوانەی کە بە دوای عیسا کەوتن بەڕاستی، ئەوانەی کە بە دوای موسا کەوتن بەڕاستی، ئەوانەی کە بە دوای ئیبراهیم کەوتن بەڕاستی، ئەوانەی کە بە دوای نوح کەوتن بەڕاستی، ئەوانەی کە بە دوای لوط عەلەیهی سەڵات وسەلام، شوعەیب، ساڵح، ئادەم عەلەیهی سەڵات وسەلام، ئەوانەی کە بە دوای ئەوانەش کەوتون لەسەر دەمی وان ژیاون، باوەڕیان پێ بوون و جێبەجێی ئەمر و فەرمانەکانیان کردوون، ئەوانەش ئیماندارن، ئەوانەش بە ئیمانەوە ڕۆیشتون. دوعا بۆ هەمان دەکەین. ئەوجا ئەوەی دیکە کە زۆر گرینگە براوە ڕێزەکانی خۆم، هەڵسوکەوتمان لەگەڵ ئەو مسلمانانەی کە لەگەڵیاندا دەژین. ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. خوای حەقد و چین و بغض لە دڵمان دروست نەکەی بەرامبەر ئەو مسلمانانەی کە پێکەوە دەژین. لەبەرەوەی براوە ڕێزەکانی خۆم، هەر بەرامبەر هەر مسلمانێکی حەقد، بغض، حەسەد، هەر شتێکی لە دڵتدا دروست بوو حەقی لێوەرناگری و حەقەکەشی بە باتڵ تەماشە دەکەی و قەڵەمی سوور بەسەر هەموو چاکەکانی دادێنی. لەبەرەوە زۆر خەتەرە ئەو سێ خاڵە پێم خۆش، چکە زۆر ئەو دوعایە دووبارە دەبێتەوە. ئەوە بەڕاستی هەر کەسێک کە ئەو مەنهەجە جێبەجێ بکاتن، بەو خوای سەرفرازی دنیا و قیامەت دەبێت، یعنی براوە دەبێتن. بین سەر حەدیثی ئەمڕۆ حەدیثی 12 عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه.
ئەو فەرمودەیەکی زۆر عەجایبە من حسن الإسلام المرء تركه ما لا يعني لا وەکو بڵێ چاچی ئیلتیزامی مسلمانان یعنی مسلمانی تەواو مسلمانی ملتەزم مسلمانێکە دەخەمی قیامەتی خۆی دابێ مسلمانێکە جێبەجێکاری ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بێ عليه الصلاة والسلام ئاوەکو خوای پەروەردگار دەفەرمێ إنما المؤمنون الذين حەزات یەک کۆمەڵە شتێکی دیکەمان بۆ دەکات آمنوا بالله ورسوله تا آخری لێرانش کە دەفەرمێتن من حسن الإسلام المرء یعنی ئینسان کە دامەزراوەیی و وەرگرتنی پەیامی خوا و مسلمان بوونێکی ڕاستەقینە کە ڕەنگ داتەوە لە هەڵس و کەوتی ئەو ئینسانەیدا چییە؟ تەرکوه ما لا یعنی شتێک کە پەیوەست بەوی نێوازی لێبینیتن جارێ ئاگاتان لە یەک شت بێ برا بە ڕێزەکانی خۆم لە هەر ئایەتێکیدا لە هەر حەدیثێکیدا کەلیمەی ئیمانت بینی بە تەنها مەبەستی ئیمان و ئیسلامە و لە هەر فەرمودەیەکی پێغەمبەردا عەلەیهی السەڵات وسەلام کەلیمەی ئیمانت بینی بە تەنها مەبەستی پێ ئیمان و ئیسلامە کەلیمەی ئیسلامت بینی بە تەنها مەبەستی پێ ئیسلام و ئیمانە هەردووچێتی و لە زۆر شوێنانیشدا تەماشە دەکەی کاتێک کە هەردووچی پێکەوە هاتبن ئەو جا مەبەستی پێ لێک جیاکردنەوەیە مەبەستی پێ لێک جیاکردنەوەیە ئیمان ڕوکنەکانی ئیمان پەیوەستن بە دڵ غەیبین و ڕوکنەکانی ئیسلام شتێکی ظاهیرین یعنی وەکو ئەو ئایەتەی کە خوای پەروەردگار دەفەرمێ قالت الأعراب آمنا چ دەفەرمێ خوای پەروەردگار قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا لێرە کەواتە لێرانە لێک جیاواز دەبنەوە هێشتانە کە ئەوانەی کە هاتوون ئیعلانی ئیماندارەتی خۆیان دەکەن نەگەیشتونە ئەو قۆناغی ئیسلامەتیەکان تێنە پەڕاندووە ئیسلامەتی کو تێدەپەڕێتن برا خۆشەویستەکانی خۆم بۆی کە ئینسان تەسلیم بە ئەمر و فەرمانەکانی خوا بێ ئیسلام واتە کەسێک پێی دەگوترێ فڵان کەس مسلمان بۆیان ئەو ئیسلامە دینی تەسلیم بوونە ئینسانیش کە تەسلیم بۆ من زۆر جارم نمونەی بۆی دینمەوە ولله المەثل الأعلى شەڕ دەبێت لە مابەینی دوو فەریقان نەفەرێک ئەسیر دەبێتن دەڵێن تەسلیم بوو ئیسلام بوون واتە تەسلیم بوون تەسلیم بوون بەچێ بەخوا بەس لێرە لە شەڕی تەسلیم بەچێ دەبێت بە دوژمنەکەت بە نەیارەکەت نەیارەکەت چت پێ دەڵێ کە تەسلیم بووی ئیرادەت لە دەستە خۆ نامینیتن ئینسانیش کە موسڵمان بوو ئیرادەی لە دەستە خۆ نامینی ئەو ئیرادەی کە ثواب و عقابی لەسەرە ئەو ئیرادەی کە ثواب و عقابی لەسەرە کە پاداش و سزای لەسەرە بەو مانایی کە ئەو ئیرادەیە دەبێت تابعی ئەو ئیرادەیە بێ کە خوا دەیەوێتن ئەگەر دەتوێت پاداش و سزاکە خۆی لێ دوورکەیەوە دەناخۆ بە زۆر دیت هەناینیتن ئازادی بەڵام ئەو تەسلیم بوونە گە بتوێت تۆ لێی سوودمەند بی دەبێەوەی کە خوا پێت دەڵێ جێبەجێکەی ئەوەی دیکە کە تەسلیم دەبێ دەڵێ دانیشە دانەنیش تەوقاتەکی لە بنی گوێ قەیم دەکات دەڵێ بۆ خواوەزەکەی خەتەرە ئەو جارە بڵێ بێرە داغار دەبێ داغار دەدا بڵێ تەقلان لێدەوە تەقلان لێ بۆ چکە تەوقاتە چاوێکەتیە ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەبێ ئەمە ئەو دەرسانەمان بۆ چنە بۆی کە لە ژیان و ڕۆژانەماندا جێبەجێیان کەین بەڕاستی هەر بۆ خوێندن نییە ئەتوەرە هەشتەکان پۆلێنکە جارێ ئەو بابەت ئاگاتان لێبێ لەگەڵ بابەتی ئەمر بە چاکە و نەهی لە خەرابەت تێک نەگیرێ لەگەڵتان چکۆ بابەتێک تێک هەڵکێشن کابرا بۆ نمونە برایەکی خۆی ببینی لێرانە خەریکی گوناهێکی بیتن بڵێ وەڵا من حسن الإسلام المرء تركه ما لا يعني لێی گەڕێ و پێی ناڵێم ئەوە بە هەڵە حاڵی بوونە لەو حەدیثە ئەو دوو بابەتانە دەبێ فقهی ئەوەت هەبێ لێکیان زیاکەیەوە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ضوابطي أمر بتاكە و نەهی لە خەرابەت ئەگەر ضبط کرده بێتن دەزانی کامە پەیوەست بە تۆ کامە پەیوەست بە تو نییە یعنی بۆ نمونە
دەبینی مەسەلەن دوو برا دانیشتوون شتێکی باز دەکەن ئەو شتە لە دوور و نزیکەوە پەیوەندی بە تۆ نییە خۆی تێ هەڵمە کێشە مەچۆ ناویان ئەوجا هەوڵ مەدە لە هەموو شتێکی ئەتۆ مەسەرەندەی لێی بکۆڵیەوە فڵان کەس مەسەرەن وەزی باشە وەزی باشە پێیوە دیارە با حبی ئیطلاعی ئەوەت نەبێ بکچێ بنج و بناوانەکەی بزانێت داخۆ ئەو وەزع باشێوی لە چەوە هاتیە ئەو پارەی لە چێن دەرێدێنیتە ظاهیرەکەی پیاوی چاکە ظاهیرەکەی ئاوا پێیوە دیارە مەچوو مەسەلەن بە دوا دابگەڕی غار دەی لێوی پرسی لەی دیکە پرسی دەی وەڵا ئەو پارێک و پەیدا دەکا ئەوەی سرێ دەکاتن ئەوجا مەچوو مەسەلەن لە نیەتی خەڵکی چکۆتەرک و مالایە نییە فڵان کە ظاهیرەکەی پیاوی چاکە مەچوو بڵێ وەڵاهی ڕاستە بەس بەو خوای پێدەچێ نیەتەکەی باش نەبی ئەو نیەتەکەی باش نەبی لە چێن دەرێتی ناتوە ئەمە لە چێن دەرێمینە ئەوە عایدی خوایە خۆ لە ئیشێکی هەڵمە قورتێنە کە ئیشی من نەبێ ئیشی تۆ نەبێتن قسەکردن لەسەر بەهەشت و جەهەنەمی خەڵکی ئیشی من و تۆ نییە ئەمە بەس ڕێگای بەهەشت و جەهەنەم پێشانی خەڵکی دەدەیت ئەو ڕێ دەڕوا بۆ بەهەشتێش کە خوا پێی گوتوویت و ئەو ڕێژ دەڕوا بۆ جەهەنەمێک کە خوا پێی گوتووین تەبارەک و تەعالا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆی ڕوون کردوینەوە بەس مەچوو بڵێ وەڵا فڵان کەسە تو جەهەنەمی یان فڵان کەسە تو بەهەشتی ئەمە قسەیەکیان پێ گوتم هەتا قیامەتێشم لە فکر ناچیتن ناوی کابرای نادەم و گەردەنیشم ئازا کردو لیلا و فیلا سەرەتای کاری ئیسلامی بوو زۆری گەرم و گوڕ و وەچی کابرای گوت الحەمدوللا ئێستاش هەر گەرم و گوڕی بەڵام سەرەتایەکەی پیاو زۆر گەرم و گوڕ دەبێت لە ساڵی 91 تازە خوتبەم دەدان لە مزگەوتی هیجرە برایەک مەسەلەن لە زیاتی تەشجیعم کە یعنی هات گوتی فڵان کەس گوتم بەڵێ وتی وەڵای چەندی تەماشە دەکەم ئەتو پێ دەچێ ئەو ئیشانەت لە بۆ ڕیایی بن یعنی باوەڕتان بێ چۆن لەسەر وەچی کابرای گوتی بینایەکی سەد قاتی کابرا دەست و پەلانی بەسن فڕی دەنە خوارێ یعنی ئەوەندە تەئسیری تێکردن خۆ تو نەدڵی منت خوێندوتەوە نە تۆ چ کابرای گوتی پاداش و سزای من لە لای تۆ جات و چۆن زانی ئەمن مەسەلەن لە بۆ ڕیاییەیە وانە خۆگەر واش بوو فەڕەزنا خۆ دەبێت دوو بە دوو مەسەلەن بانجی کە بڵێ کاکە ئەسبابی ڕیای جەنابەت ئەو شتانەن و هەوڵ دەخۆیان لێ پارێزە لەبەرەوە زۆر گرینگە برا بە ڕێزەکانی خۆم ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان خۆ لەو شتانە بپارێزیتن کە پەیوەست بەو نین پەیوەست بەو نین ئیشی ئەو نین ئەوەش هەم لە حتا لە ناو خودێک خانەوادەشدا برا بە ڕێزەکانی خۆم چونکە هەندێک قەزیە هەیە دەبێ خوردی کەینەوە کێشەیەک لە نێوان دایک و باوکدا دەبێتن ئەو دایک و باوکە لەوانەیە تۆ تەداخل کەی وەزەیان خەرابێتن وەزەیان تێکچێتن تەداخل مەکە لەوانەیە جاری وایە بە گچکەترین لای بابی بگریان لای داچێ بگری وەزەکەی وەزعی ماڵی تێک دەی ئەگە قسەی خێرت پێکرا کە حەدیسی دوایوی زۆر ئەوە تەکمیلەی ئەو حەدیسەیە بڵێ یعنی ئەگەر ئەوان هەمان ئەوە کۆکەیەوە زۆر ئینسانێکی موسڵمان و ڕێک و پێشی لێ دەردەچێتن وە لەگەڵ دۆستەکانت لەگەڵ برادەرەکانت لە معاملەی بازاری چونکە جاری وایە دەبینی کابرا لە بازاری دەچێتە دوکانێکی بۆشت کڕینێ دوو نەفەران بە شەڕ دینیتن دوو نەفەران بە شەڕ دینیتن لەسەر چی لەسەر کابرا معاملەی بۆ نمونە و پرسیوەتی ئەو شتە لەو دوکانەی دیکە بە 1500 کابرا بە 2000 یاداتن یە معاملەی خۆ حەرام نییەوە خۆی پێڕانەوە لۆ لێرە بە هەندەیە لە فڵان کە شوێنێ بە هەندەیە ئەو ناچێتە بابی ئەمر بە چاکە و نەهی لە خەرابەی ئەچێتە بابی فیتنەیی ئەچێتە بابی ئەوەی کە تو کێشە و مشکلەیەکی دروست دەکەی لێ مەکڕە ئەوەی مەکە بەڵام لێ گەڕێ خەڵکی دیکەش مەسەلەن کابرا ئازادە با بۆ خۆی بگەڕێت و پرسیار بکات و کەواتە برا بە ڕێزەکانی خۆم کوشراوی قسەکان ئەوەیە کە ئینسانی موسڵمان لە ئەو فرمودەی پێغەمبەری خوای هێناوەتەوە عەلەیهی الصەلاة وەسەلام من کان یؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت
ئەوەی کە ئیمانی بەخوا بە ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکات دەنا بێدەنگ بیت. وەکو لەو فەرمودەی پێغەمبەری خوش عەلەیهی سڵات وسەلام هاتووە کە نسحەت یەکێک لە ئەو گەنجە جوانانە دەکا کە سەحابەی بەڕێز بوون دەفەرمێتن زەمانەتی دوو شتانم بۆ بکە زەمانەتی بەهەشتت بۆ دەکەم. زەمانەتی زمانی خۆتم بۆ بکە و زەمانەتی داوێنی خۆتم بۆ بکە زەمانەتی بەهەشتت بۆ دەکەم. ئەوش دەڵی پێغەمبەری خوا ئەو قسانەی کە دەیکەین لەسەرمان حیسابن. دەڵێ ئەو خەڵکێک کە دەچێتە دۆزەخی هەر واستە بە زمانەکانیان نییە. وەکو کوردەواری خۆمان دەڵێ لە داکت سینگت بۆ بکوتیتن، وەکو دەڵێ لە بەس ژیداچی هەڵگیرەی. ئەدێ ئەو خەڵکێک کە دەچێتە دۆزەخی زۆربەی زۆری هەمووی حەسائید و ئەلسینەتیهیم نییە. غەیبەتی وی دەکا، بوختان بۆوی دەکا، گوێن بەوی دەدا، تەشیر بەوی دەکا. جا ئەوڕۆ ئەو شتانەی کە شوێنی ئەوەی گرتۆتەوە چییە؟ فەیسبووک، تۆڕەکانی کۆمەڵایەتی. بابەتێک کە بڵاو کراوەتۆ تەماشە کە داخوە تا چەند قازانجی تۆ و کۆمنتێکی بنووسی. ئەو کۆمنتەی تو وەزەکەی بەچی هێلایدا دەکاتەوە؟ چارەسەری دەکایان و چ کارای گوتی مشکلەی گەورەتر دەکات. جا هەموو بابەتەکان ئیوا هەیە لە هەموو جیزان ئەسکۆ لە هەموو بووکان خەسووە. دەبی ئیلاش دوچی بنووسیتن، دەبی ئیلا جاشتی سەقەت ئیوا هەیە بە دوای یعنی خوای گەورە وەقل لعیبادی یەقول التي هي ئەحسن ئەو چی هەچ کەلیمەی سەقەت و کود کابرای مەسەلەن ئەوە دەکاتن ئەو شتی دەنووسیتن. هەموون لەسەرمان حیساب، هەمومان لەسەر بەو خوای ئەو تۆڕی کۆمەڵایەتی هەموو ڕۆژێ هەموو لایەکمان نییە فوتوکۆپی دەکرێت لە ڕۆژی قیامەتی بە چاوماندا دەدرێتەوە. ئەوەت بۆ نووسی عەبدی من تەماشاکە کوڕ بە قورئان خۆ وایە لە فڵانکە بابەتە منە و کۆمنتان نووسیە. ئەزانی واستە بەو کۆمنتەی تو چ دروست بوو؟ دڵی فلان و فلان و فلان و فلان ئەو شەڕە جوێنەی دروست بوو لەسەرە تو. ئاگامان لەو شتانە هەبێ و خۆمان بپارێزین و وەکو گوتم لەگەڵ ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی تێکەڵاو نەکەین. ئەمر بە چاکە و نەهی لە خراپە دیارە، ضەوابطی دیارە. لەو شتانێک کە گوناه و تاوانن دەکرێن لە پێش چاوی تو بە گوێرەی توانە کە بزانی ئەویش کە لە توانای تودا هەیە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی بکەی. لەگەڵ دۆست و برادەرانیش بە هەمان شێوەیش بە دوو ها بە دڵسۆزی دەستی لەسەر شانی دانەی نەسحەت و ئامۆژگاری بکەی بۆی کە ئەو ئیشە قێزەونانە نەکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.